لەمەودووە ژیری دەستکرد لە قوتابخانەی سەرەتایی ئیجباریە دەبێ منداڵان لە ڕێگەی ژیری دەستکردەوە فێری زانست و زانیاری بن و فێری بەکارهێنانی بن لە بابەتەکانی بیرکاری یا ماتماتیک پرسیارە فیزیاییەکان کیمیاییەکان و زانست و زانیاری بەگشتی هەموو منداڵێکیش دەبێ لە پۆلی یەکی سەرەتاییەوە ژیری دەستکرد بە کۆمپیوتەری تابلێت فێر بکرێت چۆن بەکاردێت کاتێک تەمەنی بگاتە 12 ساڵ زانست و زانیاری بەقەت مرۆڤێکی 24 ساڵی هەبێت ئەمە لەکوێ لە چین بۆچی ئەستا باسی دەکەم لێ ئێستاوە هەندێک وڵاتی دەڵێن ئەم بڕیارە کارەساتە ئیدی منداڵان دەکەنە ڕۆبۆت بە باسی بکەن من ژیرم بەخێر بن بۆ 24 پڵس دوای ساڵێک لە بەردەستخستنی ژیری دەستکرد لە قوتابخانەی سەرەتایی حکوومەتی چین بڕیارە گەورەکەی دەرکرد ئیدی ژیری دەستکرد ئیجباریە دەبێت لە پۆلی یەکی سەرەتاییەوە منداڵان فێری ژیری دەستکرد ببن بەروە زانیاری و زانست دەوێت فێر بن چۆن بەکاردێ تەنانەت پلانەکەش وایە تا دەگەنە تەمەنی 12 ساڵ زانست و زانیاری بەقەت مرۆڤێکی پێگەیشتووی 24 ساڵیان هەبێت جا بۆچی بەشی پەروەردەی چینی پێی وایە لە داهاتوو تەنیا ژیری دەستکرد دەبێتە باڵەدەست دەبێت لە جیهان لە ڕێگەی ژیری دەستکردەوە نەتوانێت فێڵە چینیەکان بکەن دەیەوێت تاکەکانی چین هەر لە منداڵیەوە ژیری دەستکردی فێر بکرێت بۆ ئەوی لە داهاتوو بە هیچ شێوەیەک نەکەونە بەردەم ئەجەندای ڕۆژاوە و فێڵیان لێ نەکرێت لەسەر کللتور دابنەریتی چینی دەهنانە چینیەکان بەردەوامە لە ئێستاوە پلانی 25 ساڵیان هەیە تا ئەو کاتە چین لە ژیری دەستکرد پێشەنگی جیهان بێت چین و ئەمریکا پێیان وایە ئەوەی لە داهاتوو ژیری دەستکرد پێشەنگ بێ ئیدی بەهێزترین وڵاتی جیهان دەبێت چونکە هەموو شتێک دەبێتە ژیری دەستکرد نمونە گوگل نامێنێ بەڵکو ژیری دەستکرد بەکاردێ وەکو پرسیارکردن زانیاری لە ڕێگەی پرسیار و وەڵامی ژیری دەستکردەوە دەگاتە دەستی بەکارهێنەر نمونە ڕووداوێکی گەورەی جیهانی ڕووداوە خەڵکی لە تیV سۆشەڵ میدیە نازانن چی ڕووداوە بەڵکو ژیری دەستکردەکە ئەو کەسێک کە بەکاری دەهێنێ ئەو هەواڵەیان پێدەدا جا چ وڵاتێک کۆنتترۆلی ئەو ژیری دەستکردە بکەم واتە کۆنتترۆلی زانیاری جیهانی دەکەم و بە ئارزوی خۆی بە بەرژەوەندی خۆی دەتوانێت چیرۆکەکان بەکاربێن گرنگەوەیە وڵاتان بەگشتی دژی پەرەپێدانی ژیری دەستکرد بۆ منداڵان چونکە زانیاریەکان بە کورتی و پوختی پێدەدا لە جیاتی ئەوەی مرۆڤ هەوڵ دەدا لە ڕێگەی کتێب و ئەزمون و لێکۆڵینەوە فێربن ژیری دەستکرد دوو هێندە زانیاری خێرات پێدەدا 2 ساڵ بە ساڵێک دەبڕن جا چێ ڕاست دەکەم چێ لە کۆتاییدا سەر دەکرێت بێگومان تەنیا کات پێمان دەڵێن بەس ئەوەندە دەزانی ژیری دەستکرد تازە بۆتە داهاتوو لادان لێی ئەستەمە پاسەوانانی پاپای ڤاتیکان بەم چەکە سەیرانە بە دیار کەوتن چەکێک لولەیەکی گەورەی هەیە درێژی هەیە پێشینەیەکی وەکو قاعیدەیەک دیارە جیهانی سۆشەڵ میدیای بەخۆوە خەریک کردو هەندێک دەنووسن ئەمە ئامێری لەتکردنی پیتزایە چونکە لە ئیتالیا و چونکە هەر لە ئیتالیاشن هەندێک پێیان وایەت ئەمە مەچینەی پیتزایە هەندێک شکت پێیان وا بۆ ئەمە ئامێری دروستکردنی ماکەڕۆنیە بەڵام ڕاستێکە چییە با بۆتان باس بکەم لە کاتی بە خاکسپاردنی پاپای ڤاتیکان پاسەوانانی پاپا یاخودە وڵاتی ڤاتیکان ئەم چەکەیان لەدەست بوو چەکەکە پێی دەڵێن دژە درۆن چونکە هەڵدانی درۆن لە ڕێڕسمەکە قەدەغە بوو بۆش ئەو چەکەیان لەدەست بوو هەر کەسێک درۆنی هەڵدا بە ئاسمان بەم چەکە سیگنەڵێکیان تێدەگرت جام بە درۆنەکە بکە و بیخاتە خوارەوە سیگناڵەکە لە ڕێگەی GPSەوە دەتوانێت بە دوای درۆنەکە بکەوێت وازی لێ نەهێنێ پەخشی ڤیددیۆکەی بوەستێنێ و لە شوێنێکی سەلامەتیش بیخاتە خوارەوە بە خاکسپاردنی پاپا فرانسیس ڕووداوێکی مێژوویی بوو زیاتر لە 8,000 بریکاری تایبەت بە چەکی و قورسەوە شوێنەکەیان کۆنتترۆل کردو 2000 پۆلیسی ڤاتیکان و 1400 دانە پۆلیسی ئیتالی لە شوێنەکە بوون جگەلەوەی زیاتر لە 200,000 کەس لەوێ ئامادە بوون لەگەڵ کەسایەتی سیاسی نێودەوڵەتی لە 170 وڵاتی جیاواز بێگومان بە سەرۆکی هەرێمی کوردستانیش بێمە لای بابەتێکی دیکە زانایان بانگەشەی دۆزینەوەی ڕەنگێکی نوێ دەکەن کە یەکەم جارە مرۆڤ بە چاوەکانی بیبینی هەرچەندە بە قسەی ئەوان بێ بینینی ئەو ڕەنگە بە چاوی ڕووتەوە ئەستەمە پێویستی بە ئامێری تایبەت هەیە بەڵام نزیکترین ڕنگ ئاشکرایان کردووە زۆر لێ نزیکە بەڵام ڕێک ئەو ڕەنگەژ نییە کە پێی دەڵێن پێی دەوترێ ئۆڵۆ واتە تێکەڵەیەکی سەوز و شین زانایان توێژینەوەیەکی ئەمریکی دۆزینەوەکەی خۆیان بە نامەی زانستی بڵاو کردوێتەوە دەڵێن جێگەی گفتوگۆشەوەتە مەرزنیە دۆزینەوەکەشیان 100% هێشتا ڕاست بێت بەڵام دەڵێن بە لێنزێکی تایبەتەوە دەتوانن ئەو ڕەنگە نەبینراوە ببین ئەو توێژرانە دەژڵێن ئەو ڕەنگە لە سروشت هەیە بەڵام بە لێنزی تایبەتەوە دەتوانرێت ڕەنگە ڕاستێکە ببین
گەرنا پێشتر هەر بەو ڕەنگە تێکەڵە بینراوە کە سەوز و شینی تێکەڵە زانکان لە زانکۆی واشنگتن ئەو دۆزینەوەیان ئاشرا کرد و لە ئێستاوە کار لەسەر ئەوە دەکەن ئەو لێنزە تایبەتە بچووک بکەنەوە بتوانرێت بە قەبارەیەکی بچووک بە بازار بکرێت تا خەڵکی جگە لە ڕەنگەی ئۆڵۆ ڕەنجی دیکەی سروشتیش ببین کە لە سروشت هەن چاوەکانی مرۆڤ تەنیا دەتوانێت هەفتدانە ڕەنجی سەرەکی ببینێت بە تێکەڵکردنی هەموو ڕەنگەکان بێگومان سپی دەبینێت بە نەبوونیشان ڕەنجی ڕەش دروست دەبێت لەو حەف ڕەنگەش دەتوانرێت ملیاران ڕەنجی تێکەڵ دروست بکرێت بەڵام لە سروشت بە ملیاران ڕەنجی دیکەش هەن چاوی مرۆڤ ناتوانێت بیبین وەکو ڕەنجی سەر و خوار و بنەوشەیەکان کە لە بۆشایی ئاسمان ژمارەیان یەکزار زۆرە بەڵام بۆ بینیان دەبێت تەلسکۆپ و ئامێری تایبەت بەکاربێت تا هەستیان پێ بگرێن بەڵام کێشەکە ئەوەیە ئەو ڕەنگانە هەر نابینرێت دەبێت بگۆڕدرێن بۆ ئەو حەوت ڕەنگە تا چاوەکانی مرۆڤ بتوانێت هەزمیان بکەم و دەماغی مرۆڤیش تێیان بگە کەوا ڕەنگێکە دروست بووە سنوورێک پێم وایە خودای گەورە بۆ چاوەکانی مرۆڤی دانا گەرنا بە پێی زانست بێ ئاژەڵەکان دەتوانن ڕەنجی زیاتر لە چاوەکانی مرۆڤ ببین بەڵام مرۆڤەکان چاوەکانیان سنووری بۆ دانراوە ڕۆڵز ڕۆیس بە ملیۆنێک دۆلارە چین دەڵێ هەمان شتت بۆ دروست دەکەم بە کەمتر لە 7 دۆلار کۆمپانیایکی چینی بە ناوی زیکر ئۆتۆمبیلێکی نوێی NX-یان ئاشکراک یاخود 9X-یان ئاشکرا کرد کە زۆر بە هەیکەلی و شێوەی ڕۆڵز ڕۆیس دەچێت کە پێی دەوترێت فانتەم تەنانەت دیزایانی ژوورەوەی هەندێک کەس دەڵێن هەڕێک کۆپی پێستی ڕۆڵز ڕۆیسە بەڵام ئیدی ئەمە چینە چین دەڵێ لە مانجی 5 ئەم ساڵ لە 2025 دەست بە فرۆشتنی ئەو ئۆتۆمبیلە دەکەن ئۆتۆمبیلەکە سەرەتا تەنیا بۆ ناوخۆی چینە بەڵام دواتر گەر پێوت و لەلایەن حکوومەتەکانی جیهان ڕێگەی پێ بدرێ بڵاوی دەکەن ئۆتۆمبیلەکە پڵگین هایبرێتە واتە پاتری هایبرەدەکەی بە کارەباش بارگاوی دەکرێتەوە دەتوانێت بگاتە خێرایی 100 کیلومتر تەنیا بە 3 چرکە واتە ئۆتۆمبیلێکی زۆر خێرایە بەو قەبارە زەوەلاحە نرخی ئۆتۆمبیلەکە بە 6,000 دلاری ئەمریکی بۆ چین دەخەمێنرێ چین دەڵێ بڕیاریان داوە تەنیا 43,000 دانە لە ئۆتۆمبیلە تاوەکو چەند ساڵی دیکە دروست بکە ئێران بەنیازە بچێتە بۆشایی ئاسمان ئاڵای وڵاتەکەی لە دەرەوەی زەوی هەڵ بکە لە ڕێگەی وەبسایتی بلومبەرگەوە بە فەرمی ڕایان گەیاند ئێران خەریکی پەرپێدانی پێشکەوتوترین پرۆگرامی بۆشایی ئاسمانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە لەلایەن رووسیاوە یارمەتی دەدرێت لە ماوەی کەمتر لە 5 ساڵ بتوانن کارێکی مێژووی ئەنجام بدەن جاک کارە مێژوویەکە ئەوە دەبێت یەکەم پرۆب یان گالیسکە بخەنە سەرمانگ یان هاوڵاتی ئێرانی چێتە دەرەوەی زەوی یان موشەکی پێشکەوتو دروست بکەن هێشتا دیار نییە بەڵام خەونی هەموو وڵاتێک و نەتەوەیەک لە جیهانەوەیە ئاڵای وڵاتەکەی لە دەرەوەی زەوی ببیندرێت کە بێگومان سوودە گەورەکەشی پیشاندانی هێز و توانە و پێشکەوتوی ئەو وڵاتەیە لە سەراستی جیهان نیشان بدات وەکو ئامێری ATMی پارەڕاکێشان چین ئامێرێکی زێر بۆ کاش دروست دەکات پارچەیەک لە زێر دەخەیتە ناو ئامێرەکە بە خێرایی زێڕەکە دەتوێنێتەوە زێرە پاکەکە دەکێشێت دواتر بە شاشەیەک پێت دەڵێ زێڕەکەت عیاری ئەوەندەیە و ئەوەندەش کێشەکەیەتی و پارەکەش ئەمەدە دەکەن هەموویت بە کەمتر لە 15 خولەک پارەکەشت پێدەدا جاو ئامێرە ئەم ساڵ لە چین کاراکرێت هەوڵێکی جددی چینە چۆن ئێستا لە جیهان کە وڵاتان خەریکی کۆکردنەوەی زێڕە لە ناو وڵاتەکان دەیانەوێت فرۆشتنی زێر بە حکوومەت هێشتا ئاسانتری بکەن لە پێناوچی بێگومان دەزانین زێر هەربەرە و گرانبوون دەڕڵە ئیدی بەشێک لە ئابووری ناسان دەڵێن زێر یەکێکە لەو هۆکارانەی یاخود چین یەکێکە لەو هۆکارانەی نرخی زێری هەربەرز کردوێتەوە چونکە بە زێرکۆ دەکاتەوە تا خۆی ئامادە بکە بۆ جەنجی ئابووری زێر لە داهاتوو پۆلیسی ئەمریکی دەڵێ بە دوای ئەو پیاوە دەگەڕێن کە خۆی بەکرێنێکەوە هەڵواسی لە نهۆمی 48ەوە خەریکی جۆلانەیە لاسایی دێردێڤڵ و سپایدەرمان دەکاتەوە وەکو فیلمەکە ڤیدیۆیەکی ڤایرەڵی سۆشەڵ میدیان پیاوێکی ئەمریکی لە تکساس نیشان دەدا لە بەرزایی 48 نهۆمی باڵەخانەی خۆی بەکرێنێکەوە هەڵواسی جۆلانێ دەکات ڤیدیۆکە ملیۆنان جار لە ئۆنلاین بینرا ئەو پیاوەش توانی بێتی بێتە خوارەوە بێ ئەوەی کەسیش بزانێت کە چێ بۆ وای کردووە هۆکارەکەی چییە چۆن چۆتە سەرەوە کرێنە نازانێت بەڵام منۆ خۆم زیاتر بینم بۆ شۆفێری کرێنەکە دەچێت چونکە جگەل لەو کەسی دیکە باوەڕ ناکەم ئەو جورئەتەی هەبێ سەرکشیشی وا بکە و پۆلیسیش بە شۆفێری کرێنەکەیان وتووە ئەرێ تۆ بووی وتویەتی نەخێر من نەبوو بۆیە دەژگیریان نەکردووە بگومان گەر ئەویش بێت هەر دەڵێ من نەبوو چوکلێتەکەی دوبەی بۆتە هۆکاری کەمبوونەوەی فستق لە جیهان
لە چەندین وڵات فستق نرخی گران بوو. چکلێتەکەی دوبەی کە لە ڕێگەی خانمە بەناو مۆدێلەکانی دوبەیەوە کراوەتە ترند لە ماوەی ساڵی ڕابردوو کە پزیشکان دەڵێن 1000 مەترسیدارەوە فێربوونی و خوگرتن بەهۆی زۆری شەکر و قاوە و شیرینی و فستق تێیدا ڕێژەیەکی 1000 زۆر فستقی تێدایە بۆیش نرخی وا گران. ئێستا بەپێی راپۆرتێکی وەبسایتی The Guardian پێ بۆتە هۆکاری کەمبوونەوەی فستق لە جیهاندا چونکە ناوەیە و چکلێتە دەبێت یەک پارچە فستق بێت. هەر قسەکردن لەسەر دووبەی حکوومەتی ئیمارات دەڵێ ئێستا ژیری دەستکرد بەکاردەهێنێت بۆ نووسینی یاسا و ڕێنمایەکانی حکوومەت وەروە ژیری دەستکردەکە 70% پرۆسەی نووسین و درافت و داڕشتنەوەی ئەو تێکستانیان بۆ ئاسانتر و خێراتر کردووە. ئەمەش لە دوای بڕیارێک دێ بۆ خێراتر ڕاپەڕاندنی کارەکانی حکوومەت. ئیمارات بۆ یەکەم وڵاتی جیهان وەزارەتی ژیری دەستکرد دابنێت وەروە وەزیری ژیری دەستکردیشی هەیە. لە ئێستاوە خۆیان بۆ داهاتووە ڕۆبۆتەکەی ژیری دەستکرد ئامادە دەکەن. بەڵام ئەوە لە بیر نەکەین ژیری دەستکرد یاخود AI و ڕۆبۆت هەر هەڵە دەکەن هەرگیز هۆشی زیرەکی ڕاستەقینە بەدەست ناهێنن وەکوەوەی لە فیلمەکان هەیە. بۆیش گەر مرۆڤ بەسەر تێکستی ژیری دەستکرد نەچێتەوە لەوانەیە هەڵەیەکی گەورە و کارەساتێکی گەورەش دروست بکە. چینیەکان حیای براندە ئیتالی و ئەڵمانی و سویدی و ئەمریکیەکانیان لە ئۆنلاین بردووە دەڵێن کاتێ ئێوە هەزاران دلار بە جانتای گوچی پرادا نایکی دەدەن چەندین براندی دیکەی گرانبەها هاوشێوە فەرمونون ببینن هەر هەمووی لە چین دروست دەکرێت. نرخی وەکو نرخی کاڵاکانی دیکەیە بەم شێوێ دروست دەکرێت. ئەم ڤیددیویانە لە تیکتۆک تەقینەوەیەکی گەورە بوو بە خەڵکی جیهان. بێگومان هەندێک کەس باوەڕ دەکەن و هەندێک کەسیش باوەڕ ناکەن. بەڵام ڤیددیوەکان کاریگەریی گەورەیان خستە سەرپشتی ئەو کۆمپانیانە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو تەنانەت براندە گرانبەهاکانی جلوبەرگ ئەکسسواراتە جیهانیەکان لە 10 بۆ 25% بەهای گشتیان لەدەستدا. هەرچەندە کۆمپانیاکانی دیکە سەرڕاگەنراوی جیاوازیان بڵاوکردن نمونە گوچی دەنووسێ کەوا ئینکاری ناکەن لەوەی هەندێک مادەی خاویان لەوانەیە لە چینەوە بۆ بێت بەڵام بەدەست بەرهەمەکانیان دروست دەکرێت بۆیش کواڵەتیان زۆر بەرزە. پێچەوانەی ئەو پروپاگاندەی لە چین بڵاوکراوەتەوە و ئەم هەڵایەش هەر هەمووی لەگەڵ جەنگە گومرجەکەی ترەمپەوە دروست بوو کەوا چین بە ناوی ڕاستیەکان بزانە و ببیستە ئەو پەیامانە بڵاو دەکاتەوە. ئەوروپا و ئەمریکاش دەیانەوەی ئەو کارگانە لە چین بگوازرێنەوە وڵاتانی خۆیان بۆ زیاترکردنی هەلی کار لە وڵاتەکانیان نەک هەر هەمووی بچێتە چین. لایەنێکی دیکەش لە ئۆنلاین ڕخنەی زۆر لە چین دەگیرێت کە جیهان دەکاتە زبڵخانە بەهۆی بەرهەمەکانیان کەوا لە هەموو جیهان بەقەد وڵاتی چین پلاستیک و لایلۆن لە بەرهەمەکانیان دروست ناکرد نە لە بەرهەمەکانیشیان بەکاردێت کە بەرگەی چەند ڕۆژێک و مانگێک دەگرێت دواتە دەبێتە زبڵ فڕ دەدرێتە دەریا یان ژێرخاک دەبێتە هۆی پیسبوونی ژینگە. پێچەوانەی بەرهەمەکانی پێشوو کە مادەی سروشتی بەکاردەهات لە کارگەکان هەم کواڵەتیان بەرزتر بوو باشتر بوو و هەم بۆ ماوەیەکی زۆریش دەمانەوە پلاستیکیان زۆر کەم. چین و ئەمریکا لە چێبڕچەی ئاشاکردنی یەکەم هێڵی ئینتەرنێتی تێنجین چۆن 5G هەیە بەم شێوەیە دەجی یاخود تێنجی دروست بکەن بۆ خەڵکیش بەردەستی بخەن واتە ژمارە 6 و 7 و 8 و 9 سکیپ بکەن بستنە سەر دە. هۆکارەکەش بۆ ئەوە دەگرێتەوە چین دەوێت ببێتە یەکەم وڵات لە جیهاندا خێرایی تێنجی بۆ خەڵکی بەردەست بخە. خۆی خێرایی تێن گگەبت لە تورکیەک ئێستا لە جیهان هەیە لە ڕێگەی فایبەر بەڵام هەندێک کۆمپانیا و کاری تایبەت بەکاردێنن بۆ خەڵکی گشتی بەردەست نەبوو یاخۆ زۆر بە کەمی بەردەست بووە. خێراترین هێڵەکانی جیهان 1 گیگابتن کە لە کوردستان نمونە هێڵی ماڵەوە 100 مێگابت واتە 1 لەسەر 10 گیگابتێکە. بەڵام چین و ئەمریکا ئێستا دەڵێن 10 دانە گیگابت بۆ خەڵکی بەردەست دەخەن. جا لە ئەمریکا ئازادی ئینتەرنێت هەیە سوودێکی لەوانەیە زۆری لێوەربگیرێ بەڵام لە چین خەڵکی نازان سوودێک لەو خێرهەیە وەردەگرێت لەبەرەوەی ئینتەرنێت لە چین زۆر سنووردارە نمونە گوگل نییە یوتیوب نییە واتساپ و فەیسبوک نییە تەنانەت ئەو تیکتۆکی ئێمە بەکاردێنین کە چینیە لە چین بەردەست نییە هەمووی ئەپێکی دیکەی هەیە کە حکوومەتی چین وەکو ریپلیس شوێنی داناوە ئەو ئەپانەش زۆر سنووردارە. دوای 19 ساڵ لە بڵاوبوونەوەی یاری Elder Scrolls 4 Oblivion یاریەکە بە گرافیکی نوێ بڵاو دەکرێتەوە. یاریەکە بە ناوی Oblivion Remastered ئێستا بەردەستە. هەمان یاری کۆنا هەمان ستایل و گەیمپڵی هەیە بەڵام بە گرافیکێکی تەواو نوێ بە شێوەیەکی تەواو نوێش بۆ هەموو بەردەستکراوە. یاریەکە لە ئۆنلاین پێشوازیشی گەورەی لێکرا گەیمەران بە دڵنیانە لەبەرەوەی دەستکارێکی گەورەی چیرۆکی یاریەکە نەکراوە تەنیا گرافیکەکەیان بەرز کردوتەوە. یاریەکە ئێستا لەسەر PlayStation 5 لەسەر کۆمپیوتەر واتە PC وەروە لە ڕێگەی Xbox و وەرا گەیم پاسیش دەتوانرێت بە خۆڕایی داوڵەند بکرێت.
پلیستیشن بەرواری بڵاوکردنەوەی یاری گۆست ئۆف یۆتە یاشکرا کرد بڕیارە لە بەرواری 2 مانجی دەی ئەم ساڵ لەسەر پلیستیشن 5 بڵاو بکرێتەوە کارێک کە زۆر بە سوپرایز ئەنجامدرا چونکە پێشتر سۆنی لە ڕێگەی کۆنفرانسەکان یاخود ئیڤنتی ستیت ئۆف پڵی ئەو زۆر ڕاگەنراوانەی بۆ یاریەکانی خۆی ئاشا دەکرد بەڵام ئێستا و ئەم جارە پێدەچێت پێشبینی کردبێ بەهۆی GTA 6 کەوا سۆنی زانیاری دەستکەوت بێ GTA 6 کەی بڵاو دەکرێتەوە تا بە خێرایی بەروارێک داگیر بکەن کەس نەیبردە چونکە خەمە گەورەکەی کۆمپانیەکانەوەیە لە نزیک یاخود لە کات GTA 6 یاری بڵاو نەکەن واتە سۆنی لەوانەیە بزانێت لە سەرەتای مانجی دام GTA 6 بڵاو ناکرێتەوە چیرۆکی یاری گۆست ئۆف یۆتەیش باسی 300 ساڵ دوای ڕووداوەکانی یاری گۆست ئۆف سوشیما دەکەن باسی سەردەمێ دەکات کارکتەرەکەمان بە ناوی ئاسووە بە دوای تۆڵەسەندنەوەی دایک و باوکێتی لە گەشتێک دەیەوێت 6 خراپەکارەکەی ناوچە یۆتەی لە نابوو بە ماسکەکانیان ئەو خراپەکاران دەناسرێنەوە لە ڕووی گەیمپڵی سۆنی دەڵێت تایبەتمەندێکی نوێیان زیاد کردووە گەشت لە نێوان ئێستا و ڕابردووی تەمەنی منداڵی ئاچوو ئەنجام دەدرێت چیرۆکی یاریەکە بێگومان لە ژاپۆنە باسی ساڵانی 1600ەکان دەکات کاتێک سامورایەکان ڕوبەڕووی دەمانچە و چەک دەبنەوە لەگەڵەوەش جیهانەکان بە قەشەنجی ماوە دەڵێن هەندێک بایۆم و شوێنی نوێشیان بۆ یاریەکە زیاد کردووە لە کۆتاییدا یاری فۆرچە هۆرایزن 5 لەسەر پلیستیشن بەردەستخرا ئەو یاری تایبەتەی ئەکسبۆکس بوو چەندین ساڵە هەوادارانی پلیستیشن چاوەڕوانی هەرگیز چاوەڕوانی ئەوە نەبوون هەرگیز ئەو یاریە بێتە سەر پلیستیشن ئێستا هاتۆتە سەر پلیستیشن 5 یاریەکە پێشوازێکی بێگومان گەورەی لێکرا ئێستا بە دوو ڤێژنی دیلەکس و وەروان ڤێژنی ستاندارد بەردەستە یاریەکە جیهانی کراوەیە چیرۆکی وەکو کامپەی نییە بەڵام لێڤڵی هەیە وەرا فستیڤالێکی گەورەشە یاریەکە و تەواوی چیرۆکی یاریەکە و شوێنی یاریەکەش لە وڵاتی مەکسیکە واتە شوێنە ناوازەکان و سەرنجاکشەکانی مەکسیکە لەگەڵ سەدان جۆری تایبەتی ئۆتۆمبیلی جیاواز وەروە براندە جیهانیەکان وەکو براندە بوگاتی براندە ئیتاڵیەکان ئۆتۆمبیلە لەگژریەکان گرانبەهاکان لەم یاریە هەم ئێستا لەسەر پلیستیشن دەتوانن تاقی بکەنەوە دەتوانین بڵێن زنجیرە فیلمی پرێدەتەر بە گەورەی گەڕاوەتەوە دوای سەرکەوتنە گەورەکەی فیلمی پڕی ئێستا فیلمێکی نوێی پرێدەتەرمان هەیە کە لە چرکەساتی یەکەمی دیمەنەکان ئاماژە بە ئێلیەن و پرێدەتەرەکانی ڕابردوش دەکا پێدەچێ بیکەنە جیهانێکی گەورە چەندین درندەی بەناوبانجی زنجیرەکەش پەیدا ببنەوە فیلمەکە چیرۆکی پرێدەتەرێکی بچوک دەجێڕێتەوە لەلایەن عاشیرەتەکەی پشتی لێ دەکرێت ناچارە لەگەڵ بوونەوەرێکی دیکە لە شوێنێکی دیکە هەڵدی لە ژیاندامانەوە بدە ئێڵا فانین لە فیلمەکە بەشدارە یەکەم ترێلەریشی بۆ بڵاو کراوەتەوە بڕیار بۆ فیلمەکە لە بەرواری هەفتی مانجی 11 ئەم ساڵ لە سینەماکان نمایش بکرێن و تاوەکەستا بەروارەکەی نەگۆڕەوە بەڵام دەڵێن دەنگۆ هەیە دوا بخرێت بۆ کۆتایی ئەم ساڵ ترێلەکەی لە ئۆنلاین 2 میلیۆن ڤیو هەبوو لە ماوەی یاخود 2 میلیۆن جار بینرا لە ماوەی 24 کاتژمێر ئامەش دەرخەری ئەوەیە هەوادارێکی زۆری پرێدەتەر لە جیهاندا هەن تۆم کروس لا فیلمێکی دیکەی زۆر تۆم کروزی بە ڕۆڵێکی زۆر تۆم کروزانە بە جوڵەی مەترسیداری تۆم کروزی بەشدارە لە فیلمە نوێیەکەی میشن ئیمپاسیبل کە هەر تۆم کروز خۆی بەرهەمی هێناوە و فیلمەکە و هەر فیلمێکی تۆم کروزیشە بۆیە زۆر ناوی تۆم کروزم بەکارهێنا چونکە ئەم زنجیرە فیلمە بەبێ تۆم کروز مانایەکی نامێن جا نوێترین فیلمیان بڕیارە لە مانجی داهاتوو لە سینەماکان بڵاو بکەنەوە بە ناوی The Final Reckoning کە بەپێی قسەی ستودیۆ بێ دوا فیلمی تۆم کروزە لە زنجیرەی میشن ئیمپاسیبل کە نازانین زنجیرەکە دەوەستەیە خۆنا بڕیاریشە لە بەرواری 27 چواری 2025 فیلمە نوێیەکەی تۆم کروز بە چەندین دیمەنی مەترسیدار کە دەڵێ هەر خۆی ئەنجامی داوە واتە ئەکتەری دەبلیشی بەکار ڕێهێناوە ئەم جارەش لە سینەماکان ببین دەزانم لە هاوینی ڕابردوو چیت کرد ناوی ئەو فیلمەیە لە دوای 28 ساڵ دووبارە دروست دەکرێتەوە بە ئەکتەری نوێ وەرە ئەکتەرانی ڕەسەنیش تێدا بەشدار یەکەم ترێلەری فیلمی I Know What You Did Last Summer لە ئۆنلاین بڵاوکرایەوە فیلمەکە هەر لەلایەن سۆنی پیکچرز کاری بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی بۆ دەکرێت فیلمێکی ترسناک و سلاشەرە واتە پڕخوێنە فیلمەکە پێشتر چەندین بەشی بە بڵاو کراوەتەوە فیلمە نوێیەکەش بڕیارە لە 18 مانجی هەفتی ئەم ساڵ لە سینەماکانی جیهان بەردەست بێت ئەو وێنە پاپایانەی ئێستا ترێندە لەلایەن ئەو ستودیۆی یەکەم جار لە فیلمەکانیان دروستکران جا دروستکاری عەدنان و لینا سپردەوەی چەندین فیلم و ئانەمەی جیاواز ستودیۆی جیبلیە خەریکی فستیڤاڵی 40 ساڵان بە بۆنەی ئەوەی تەمەنی ئەو ستودیۆیە دەبێتە 40 ساڵ
وەروە لەم فستیڤالە چەندین فیلمی ناوازەی خۆیان دووبارە لە سینەماکان بڵاو دەکەن لەگەڵەوەش چەند بەرهەمێکی کۆنی خۆیان بە کواڵەتی نوێ لە جیهان بەردەست دەکەن. ستودیۆی جیبلی لە ساڵی 1985 لەلایەن هایۆ میازاکی و چەند هاوکارێکی لە ژاپۆن دروست بوو. نزیکەی 200 کارمەندیان هەیە ئێستا کاریان دروستکردن و بڵاوکردنەوەی فیلم ئانەمەی ژاپۆنیە لەگەڵ چەندین گۆڤاری مانگای ژاپۆن. ئەو ستودیۆیە خاوەنی چەند خەڵاتێکی ئۆسکار، خەڵاتی کانە، گۆڵدن گلۆبە، وەروە خەڵاتی بەفتای بریتانیا. میازاکی هەر خۆی خاوەنی دوو خەڵاتی ئۆسکارە، بەڵام تاوەکو ئێستا لە هۆلیوود ئامادە نەبووە دوو خەڵاتەکەش وەربگرن. کەی فیلمی کۆڕۆنا دێ یەکەم فیلمی هات. فیلمەکە بە ناوی ئەندیدینگ فیلمێکی ئەمریکیە بە بەشداری واکین فینکس، ڕۆڵجێری جۆکەر، پێدرۆ پاسکال، ئێمەستۆن بەیەکەوە باسی ساڵی 2020 دەکەن لە شارۆچکەیەکی بچووک کاتێک ڤایرۆسی کۆڕۆنا بڵاو دەبێتەوە. فیلمەکە لەلایەن دەرهێنەری بەتوانە ئاری ئاستر کاری دەرهێنانی بۆ دەکرێت. بڕیاریشە لە 18 مانگی هەفتی ئەم ساڵ لە سینەماکانی جیهان نمایش بکرێت. لەوانەیە ئەمە فیلمی دوا فیلمی لیام نیسن بێت چونکە پارساڵ وتی واز لە نواندە دەهێنم لە 2025. ئەم جارە فیلمێکی نوێی کۆمێدی و ئەکشنی هەیە بە ناوی The Naked Gun. چیرۆکەکەشی لە زنجیرە تەلەڤیزیۆنێکی وەرگیراو بە ناوی پۆلیس سکوات کە چیرۆکی پۆلیسی دەجێڕێتەوە ئامادەیە هەموو کەرستەیەک بەکاربێنێ بۆ دەژیرکردنی دوژمنان. لیام نیسن تێیدا پاڵەوان و بڕیاریشە لە مانگی هەشتی ئەم ساڵ لە سینەماکانی جیهان دوا فیلمی ببین. خۆشەویستان 24 پلەسم پێشکەش کردن تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم خودتان دەکەم.